یانەی پیشەسازی خانەی پێش کۆتایی خولی نایابی کوردستان یاریەکی چارەنووسازی هەیە و کۆتا یاریەتی لەم وەرزەی خولەکە پێویستی بەبرنەوەی لە شێروانەی میوانی و چاوەڕوانبوونی دۆڕانی قەڵاتزێشە بەرامبەر ڕانیە تاوەکو وەرزی داهاتوش لە خولی نایاب یاری بکات. پیشەسازی بە باشی دەستی بە یاریەکە کرد، هەوڵەکانی بۆ گۆڵتۆمارکردن چڕ کردەوە. سەنگەر محەممەد لا خولەکی حەوت بربەستی یەکسانیشکاند و تیپەکەی با گۆڵ یەکەم پێشخست. دوای ئەم گۆڵە شێروانەی میوان هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا، بەڵام نیوە یەکەم هەر بەم پێشکەوتنەی پیشەسازی کۆتایی هات. لا نیوەی دوم هەردوو تیپ بە دوو ئامانجی جیاواز هەوڵی گۆڵیان دەدا. شێروانە لە تۆمارکردنی گۆڵ یەکسانی نزیک بوو، هەوڵەکانی پیشەسازیش بۆ گۆڵی دوم و ئاسانکردنی ئەرکەکەیان بوو. لا خولەکی هەفتە ناوبژوان لێدانێکی سزای بۆ پیشەسازی ئەژمار کرد. سەنگەر محەممەد گۆڵی دۆمی خۆی و یانەکەی تۆمار کرد. پیشەسازی بە پشت بەستن بە ئەنجامی یاری ڕانیە و قەڵاتزێ دەمایەوە لە خولەکە، بەڵام لا خولە چێشتاوسێ هاوکێشەکە گۆڕا. قەڵاتزێ گۆڵ یەکسانی لە ڕانیە کردو. پیشەسازی هیچ شتێکی لە دەستی خۆی نەما و هەرچەندە لە شێروانەی بردەوە، بەڵام دوای دوو وەرز یاریکردن لە خولی نایب گەڕایەوە بۆ خولی پلەیەک. وەڵاهی ڕاستە ئەماڕۆ ئەوەی لەسەرمان بۆ ئەنجامماندا بە درێژایی وەرزەکە وەکو ڕاهێنەر ئەوەی لە توانان بوو ئەنجامدا لەگەڵ یاریزانەکان دەست خۆشتاو تاویان لێ دەکەم بەڕاستیانی تیپێک بەم شێوەیە کە میزانی مانگانەی 15 ملیۆن بی هەفتا ڕۆژ بی ڕاتبی موچەی وەرنەگت بی یەک کەس ملیۆنە چیش نەداتە یانەکە ئەوە مستەوای یاریزانەکانە ئەوەی لەسەریان بوو کردیان بەڕاستی زۆر لە یان ڕازیمە هەموو شتێکیان کرد بەڵام کەمتەرخەمی زۆر هەبوو هاوکاری نەبوو لە یانەکە ئەوە بوو هۆکارەکانی ئەنجامە خراپەکانی یانەکە. ئەمڕۆ کۆتاییمان بوو لە خولی نایابی کوردستان هەم وەرزەی خولی نایابی کوردستانش کۆتایی بێت ئەمیش ئەمڕۆ یاریەک بوو ئێمەش پێویستێکمان پێونەوە پیشەسازیش هەتا ڕادەیەک دابەزینی مسۆگەر کردبوو لە خولی نایابی کوردستان ئێمەش چەند یاریزانێکمان بەوەی سێکارتەوە بە بۆنەوەی بەشداری دوو خولمان کردو خولی عێراقی خولی کورسانی ئێستا ڕۆژی سێشەمەش لە خولی عێراقی یاریمانەیە هەر ئەو نە یاریزانمان لە بەردەستەیە لەم کاتەیە چونکە سێ یاریزانمان سێکارت بوو لەگەڵ یاریزانێکمانش پیشەگەرەکە بوو گەڕایەوە بۆ وڵاتی خۆی هەر ئەو نە یاریزان بوو بە 14 یاریزانەوە هاتوبین و بەتر ئەمیش تۆی پێ پیشەسازی بردیەوە بەڵام شەنس و یاوەریان نەبوو دابەزین ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو سەرەکەونەوە. یانەی پیشەسازی لەم وەرزە بە دۆخێکی خراپی دارایی تێپەڕی چەندین جار لا خولەکە کشایە و گەڕایەوە. دوجار دوای ئەنجامدانی 22 یاری بە کۆکردنەوەی 23 خاڵ و پلەی 11 ریزبەندی هاوشێوەی دەربەندی خان بۆ خولی پلەیەکی کوردستان دابەزی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.